بەناوی خوای گەورە و میهرەبان قوتابیانی عزیز لە وانەیەکی نوێی کیمیا لە بەندینەوە بەیەکەوە شاد بووینەوە. ئەمڕۆ ئینشاءالله دەچینە سەر ئەلکاینەکان. دوای ئەوەی ئەلکینەکانمان خوێند لە مەلزەمەی ئایزۆمەرەکان دێ، بەس هاوگەردیلەکان ئایزۆمەرەکان بەجێ بێرە، ئەو بابەتەی بەجێ بێرە چونکە دەمەوێت بیکەمە دەرسێک ئینشاءالله لە دەرسێکی کامل ئەلکاینەکان و هەروەها ئەڕۆماتیەکانتان لۆ ڕوون دەکەمەوە. با سەرەتا قوتابیان لە ئەلکاینەکانەوە دەست پێ دەکەم. ئەلکاین طبعاً یەکێکە لە هایدرۆکاربۆنە ناتێرەکان. هایدرۆکاربۆنێکی چۆنە؟ هایدرۆکاربۆنێکی ناتێرە. ئەلکاین هایدرۆکاربۆنێکی ناتێرە، واتە بەندی نێوان گەردیلەکانی هەمویان تاک نییە، واتە بەندی سیانیان تێدایە، کەواتە ئەو ئاوێتە ئەندامیانن کە بەندی سیانیان تێدایە. شێوجی گشتیان CnH2n کەم دووە، شێوجی گشتیان دەکاتە CnH2n کەم دوو، باتە کاربۆنی بەندی سیانیان تێدایە، ئەوە پێی دەوترێ بەندی سیانی. باشە، کەواتە کاربۆنی بەندی سیانیان تێدایە. سادەترین ئاوێتەی ئەلکاینی بریتە لە دوو کاربۆن کە بەندی سیانی لە نێوانیاندا هەیە، ئاستەوە بەندی سیانی لە نێوانیاندا هەیە کە پێی دەڵێن ئیثاین. واتە چ پاشگرێکمان هەیە لە ئەلکاینی؟ پێی دەڵێن ئاین، واتە ئیثاین، کە پێشی دەڵێن ئەستیلین. ئاگادار بن ئەستیلین ناوی باویتی، ناوی باو. باش، ئەگەر ئەو یاسایی جێبەجێ بکەین، گوتمان ئەگەر n یەکسان بی بە دوو، طبعاً دوومان هەیە، سێمان هەیە، چارمان هەیە، پێنجمان هەیە، هەتا دەی. گریمان n دووە دەکاتە C2H2. باشە، کە پێی دەڵێن ئیث، بەڵام ئیثاین. ناوی دووەمیشی هەیە کە ناوی باویتی کە پێی دەڵێن ئەستیلین. باش، ئەگەر بێت و سێمان هەبوو، سێ کاربۆنمان هەبی، سێ جاران دوو شەش کەم دوو دەکاتە چوار. ئەگەر چار کاربۆنمان هەبی، چار جاران دوو هەشت کەم دوو شەش، ئەوە پێی دەڵێن پرۆپاین، ئەوەیان پێی دەڵێن بیوتاین. پاشگیری ئاین وەردەگری. باشە، ئەوجا ئەگەر بێت و پێنج کاربۆنمان هەبی، پێنج جاران دوو دا، کەمی دووی بکە دەکاتە هەشت، کەواتە C5H8. یان شەش کاربۆنمان هەبی دەکاتە 10 هایدرۆجین، هەفت کاربۆنمان هەبی دەکاتە 12 هایدرۆجین، هەشت کاربۆنمان هەبی دەکاتە 14 هایدرۆجین و هاکەدا و هەروەها، یعنی بەو شێوازەیە. ئەلکاین ئاگادار بە، ئەلکین دوو هایدرۆجینی کەمتر بوو لە ئەلکان، بەڵام ئەلکاین 4 هایدرۆجینی کەمترە لە ئەلکان و دوو گەردیلەی هایدرۆجینیشی کەمترە لە ئەلکین. ئەوەی بزانە. باشە، ئەوە لە ڕووی ژمارەی هایدرۆجینەوە لەگەری یەکتردا، چونکە ئەلکان هایدرۆکاربۆنی تێر بوو، بەس ئەلکاین و ئەلکین هایدرۆکاربۆنی ناتێرن. ئەوجا دێن باسی ناونان دەکەین، ناونانی ئەلکاینەکان. ناونانی ئەلکاینەکان زۆر ئاسانە، هەر تەڵەبەک ناونانی ئەلکین فێربووبی، ئەلکاین ئاسانە. ناونانی ئەلکاین پاڕادەیەکی زۆر لە ناونانی ئەلکید دەچێت، تەنیا جیاوازیان لە دانانی بڕگەی ئاینە، تەنها پاشگیری ئاین بەکاردەینین، لە جیاتی ین لە زنجیری ئەلکینی بەرامبەر، واتە دەبێت ئەلکاین بەکاربینین. دەتوانین ئەلێرانە لۆت بنووسم کەوا کو ناوی لێدەنەی ڕەنووسی لق زائیدەن ناوی لق، ئەگەر هەبوو زائیدەن ناوی لق زائیدەن ئەلکاین. ئەلکاین چییە؟ ئەلکاین زنجیرەی دایکە، زنجیرەی دایک. چ پاشگیرەکی هەیە جەماعەت؟ پاشگیری ئاینی هەیە، واتە چ پاشگیرەکیان هەیە؟ پاشگیری ئاین. بەو شێوازەیە ڕەنووسی لق، ئەوجا ناوی لقەکە، ئەوجا مەثیلە، ئەثیلە، پرۆپیلە، ئەوجا ئەلکاین. ئەوجا ئەلێرانە شتێکمایە بنووسم، ژمارەی کاربۆنی بەندی سیانی، ژمارەی کاربۆنی بەندی سیانی. جەماعەت درێژترین زنجیرە هەڵبژێرە، زنجیرەکە ڕەنووس بکە لەو لایە کە بەندی سیانی نێزیکە، ئەوجا ناوی لێدەنێ، دەڵێن ڕەنووسی لق، ناوی لق، دوایە ڕەنووسی کاربۆنی بەندی سیانی زائیدەن ئەلکاین.
واتە زنجیرەی ئەلکان تەماشاکەن قوتابیان. ئێستا حالیان CH مان هەیە بەندی نێوانیان بەندێکی چیە بەندی سیانیە بابزانین کو ناوی لێدەنی ئەو بەندە سیانیە لەبەرەوەی دوو کاربۆنە پێی دەڵێن ئیث دوو کاربۆنە پێی دەڵێن ئیث لەبەرەوەی بەندی سیانی هەیە چ پاشگرێک وەردەگری پاشگیری ئاین وەردەگرین واتە چ پاشگرێک وەردەگری پاشگیری ئاین واتە پێی دەڵێن چێ پێی دەڵێن ئیثاین و ناوی دووەمیشی هەیە ئەو ئیثاینە ناوی دووەمیشی هەیە پێی دەڵێن ئەستیلین ئاگادار بە ئەگەر گوتی سادەترین ئەلکاین ناوی چیە سادەترین هایدرۆکاربۆنی ئەلکاین پێی دەڵێن ئیثاین کە پێی دەڵێن ئەستیلین ئەوەیان ئەو ئاوێتەیەیان سێ کاربۆنیە باشە درێژترین زنجیرە وەردەگرین ئەوە درێژترین زنجیرەکە ڕەنووز بکە لەو لایە کە بەندی سیانی نێزیکە ئەلێرە 1 2 3 دەڵێم 1 پرۆپاین مامۆستا لۆ گۆتت پرۆپاین چکە سێ کاربۆنە 1 2 3 بەندی سیانیشی تێدا لۆ گۆتت 1 مامۆستا چونکە لە کاربۆنی یەکەم بەندی سیانی هەیە کە پێی دەڵێن 1 پرۆپاین یان دەتوانین بڵێن پرۆپاین یەکە کەش نەگۆترێ پرۆپاینیش دەکرێت برێن 1 پرۆپاینیش ئەوەی سێیەم درێژترین زنجیر وەردەگرین ئەوە درێژترین زنجیرەکەیە زنجیرەکە ڕەنووز بکە لەو لایەی کە بەندی سیانی نێزیکە مامۆستا لێرە 1 2 3 بەڵام لێرە 1 2 کەواتە لێرانە ڕەنووز دەکەم 1 2 3 4 5 دەڵێم 2 پێنتاین ئەگەر گوتیان 2 پێنتاین شێوجی گەردی کووە شێوجی چێ شێوجی گەردی باش جەماعەت پێنتاین چەند کاربۆنە 5 کاربۆنە 5 کاربۆنە بابزانین چەند هایدرۆجینیش دەبی 5 جاران 2 10 کەم 2 دەکاتە 8 کەواتە 8 هایدرۆجینیشی دەبی وەرە بژمێرە 8 هایدرۆجینە ئەوە 3 ئەوە 5 ئەوە 8 هایدرۆجینیشی دەبی کە پێی دەڵێن 2 پێنتاین جا بەردەوامین ئەوە ئەو ئاوێتانەی دیکە وەردەگرین فەرمونون تەماشاکە با بچینە سەر ئاوێتەکانی دیکە تەماشاکە ئەوەش ئاینی درێژترین زنجیرەکە ڕەنووز بکەین فەرق نییە لێرانەش هەر 1 2 لێرەش هەر 1 2 1 2 3 4 دەڵێم چ دەڵێم 2 بیوتاین 2 بیوتاین ئەگە شێوگە گەردیەکەی بنووسم 4 کاربۆنمان هەیە 1 2 3 4 بیوتاین 4 جاران 2 8 کەم 2 6 واتە 6 هایدرۆجینیشی هەیە ئەوەیان شێوجی گەردیتی جەماعەدەم زۆر تەرکیزم لەسەر شێوجی گەردیەگە فکرتان لێ کردبی چونکە زۆر لەو زاری هاتی تۆ ناوت دەداتێ دەڵێ شێوگە گەردیەکەی چۆنە یان ئێستا ئەوەیانمان هەیە بابزانین چۆن ناوی لێدەنین درێژترین زنجیرە هەڵبژێرە کە بەندی سیانی تێدابێ زنجیرەکە ڕەنووز بکە لەو لایە کە بەندی سیانی نێزیکە ئەلێرانە 1 2 3 4 5 دەڵێم 4 مەثیل 2 پێنتاین ئایا شێوگە گەردیەکەی کووە بەسەر چاو پێنتاین 5 کاربۆنە مەثیلیش 1 کاربۆنە کەواتە دەکاتە 6 کەواتە 6 کاربۆنمان هەیە جەماعەت چەند هایدرۆجینمان دەبی 12 هایدرۆجین کەم 2 دەکاتە 10 چکە دەکەیە 6 جاران 2 کەم 2 دەکاتە 10 زۆر ئاسانە تەقریبی هاوشێوەی ئەلکاینە هاوشێوەی ئەلکینەکانە زیاتر ئێستا ئەو ئاوێتەیە ئەگەر ئەو بکەین درێژترین زنجیرە وەردەگرین ئەوە درێژەکەیە زنجیرەکە ڕەنووز بکە لەو لایە کە بەندی سیانی نێزیکە لێرە 1 2 3 مامۆستادی لێرە 1 2 3 4 کەواتە مادام ئێرە 4 ئێرە 3 دەبی لێرە ڕەنووسکەم ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5 ئەوە 6 ئەوە 7 دەڵێم 6 دوانە مەثیل 3 هێپتاین چەند کاربۆنە جەماعەت هێپتاین 7 کاربۆنە ئێستا ئەگەر شێوگە گەردیەکەی بنووسم هێپتاین 7 کاربۆنە 2 مەثیلیشمان هەیە 2 کاربۆنە دەکاتە 9 کاربۆن ئەگەر 9 کاربۆنمان هەبوو بابزانین چەند هایدرۆجینمان دەبی 9 جاران 2 18 کەم 2 دەکاتە 16 هایدرۆجینمان
دەبی ئەوە شێوجی چیتی شێوجی گەردیتی شێوجی گەردی بابێن ئەوی دیکە ناو بنین ئەویان حەزەکەی ناو دەنێن درێژترین زنجیرە وەردەگرین ئەوە درێژەکەیە زنجیرەکە ڕەنووز بکە لەو لای کە بەندی سیانی نێزیکە لێرە 1 2 3 مامۆستا لێرەش 1 2 3 بەڵام لێرانە لقمان هەیە مادام لقمان هەیە کەواتە دەبی لەو لای دەست پێ دەکەین کە لقی هەیە لێرە 1 2 3 4 5 6 لەبەر چ مامۆستا هات کرد لەبەرەوەی بەندی سیانی کەوتۆتە ناوەند کەوتۆتە ناوەڕاستی ئەگەر بەندی سیانی کەوتە ناوەڕاست ئەوە ئەتوو لەو لای دەست پێ دەکەی کە لەق نێزیکە لەو لای لەق نێزیکە لێرە دەڵێن چێ دەڵێن 2 2 دوانە مەثیل 3 هێکساین 3 هێکساین ئەگەر بێت و شێوگە گەردیەکەی لۆ بنووسین هێکساین 6 کاربۆنە 2 مەثیلیشمان هەیە دەکا 8 کاربۆن واتە 8 کاربۆنمان هەیە لەگەڵ 8,016 کەم 2 دەکاتە 14 هایدرۆجینیشمان دەبی ئێستا بژمێری 14 هایدرۆجینی تێدایە ئەوە سەبارەت بە ناونانی ئەو ئاوێتەیەش یاڵە با ئەو ئاوێتەیەش ناو بنێ ئەو دوو ئاوێتەیەش ناو دەنێم تەمەشاکەن هەلە ئەلکاینەکانەوە دەڵێم درێژترین زنجیرە هەڵبژێرە ئەوە درێژترین زنجیرەیە زنجیرەکە ڕەنووس بکە لەو لای کە بەندی سیانی نێزیکە لێرە 1 2 لێرە 1 2 3 کەواتە 1 2کەی وەردەگرم 1 2 3 4 5 دەڵێم 4 4 4 4 دوانە مەثیل 2 پێنتاین مامۆستا لۆ گۆتت پێنتاین چکە 5 کاربۆنمان هەیە لۆ گۆتت 2 چکە لە دووەم کاربۆن بەندی سیانیمان هەیە پێنتاین 5 کاربۆنە 2 مەثیلیشمان هەیە 2 مەثیلیشمان هەیە دەکاتە 2 کاربۆن دەکاتە 7 کاربۆن کەواتە 7 کاربۆنمان هەیە 7 جاران 2 4 دەکەم 2 12 هایدرۆجینیشی دەبی ئەوە شێوجی چییە شێوجی گەردیەکەیتی ئەوە ناولێنانێتی ئەوە شێوگە گەردیەکە دیسان نەتوانین درێژترین زنجیرە وەربگرین زنجیرەکە ڕەنووس دەکەین لەو لایەکە بەندی سیانی نێزیکە لێرە 1 2 3 لێرەش 1 2 3 بەڵام لێرانە 1 2 3 4 5 6 بزانام ئەوە دووبارەیە ئەو نمونە دووبارەیە تازە حەلمان کرد بەو شێوازەی ناوی لێ دەنێین باشە ئەوەش واجب بابی لۆ خۆتان حەلیکەن ئەوە هۆموەڕکبی واجب بزانم چۆن حەلیەکەن درێژترین زنجیرەم لۆ وەرگرە زنجیرەکەم لۆ ڕەنووسکە لەو لایەکە بەندی سیانی نێزیکە ئەو جا ڕەنووسی لەق ناوی لە ژمارە کاربۆنی بەندی سیانی ئەو جا دایکە ئەلکاین بەو شێوازە ساڵێک لە وزاری پرسیارە هاتبووەوە لە وزاری 2022 خولی یەکەم دەیگۆ ژمارەی گەردیلەکانی هایدرۆجین لە گەردی 4 مەثیل 2 پێنتاین دەکاتە چەند تەمەشاکەن جەماعەت هەموو جارێ چ بکەنەنگۆ ژمارەکان لابدا لۆ دۆزینەوەی ژمارەی گەردیلەی هایدرۆجین چ بکە تەمەشا بە پێت برێم ئاسانتر ئەو ژمارەی لۆ خۆت لابدا تەمەشا ئەو ژمارەی لابدا ئەو ژمارەش لابدا پێنتاین چەند کاربۆنە مامۆستا پێنتاین 5 کاربۆنە مەثیل چەند کاربۆنە مامۆستا مەثیلیش 1 کاربۆنە دەکات چەند کاربۆن دەکاتە 6 ئێگە 6 کاربۆنمان هەبی 6 زارا 2 12 کەم 2 10 کەواتە دەبی 10 هایدرۆجینی هەبی فەرموو چێ وەڵامی ڕاستە دەیەکە وەڵامی ڕاستە بەو شێوازەی هەمیشە لە ئەلکاینەکاندا 2 کاربۆنی بەندی سیانی لە قەڵ ناگرن ئێستا بۆ نمونە ئاوێتەکی دەنووسم CH3 C بەندی سیانی C CH3 تەماشاکەن جەماعەت ئەوە کاربۆنەکانی بەندی چیە بەندی سیانیە کاربۆنی بەندی سیانی دەتوانین لە قیلۆ دابنین نەخێر یعنی ناتوانم ئێستا لە قەچێ لێرە دابنێ و غەڵەت دەبی چکە دەبتە 5 1 2 3 4 5 ئەوە غەڵەتە نابی لە قیدا بندێن کەواتە کاربۆنی بەندی سیانی لە ئەلکاینەکان لق هەڵ ناگرن چکە خۆ نابی ئەمە کاربۆن لە ئاوێتە هایدرۆکاربۆنیەکاندا زیاتر لە 4 هاوبەشە بەندی هەبی لێ ناتوانن لق هەڵبگرن بەندە سیانەکان ناتوانن لق هەڵبگرن دەکرێت بەو شێوازەت لۆ بێتەوە پرسیاری 36 کە بە واجبمدایە ئەمن 1-2 کانت لۆ هەل دەکەم ئەویت کە لۆ خۆت واجب دەڵێ 2 پێنتاین ڕسمی 2 پێنتاینم لۆ بکە بەسەر چاو ئێستا شێوجی 2 پێنتاینت لۆ دەنووسم پێنتاین 5 کاربۆنە 1 2 3 4 5 دەرێ 2 پێنتاین لە عین لە کاربۆنی دووەم بەندی سیانیمان هەیە تەواو ئەو جاوەرە تەواویکە مامۆستا چۆن تەواویکەین تەمەشاکە لێرە دەنووسم 3 هایدرۆجین لێرە دەنووسم 2 هایدرۆجین
لێرە هیچ نانووسم لێرەش هیچ نانووسم چونکە ئەگە بەندی سیانی بکەویتە ناوەندێ قەت نە هایدرۆجین هەڵەگرێ نا لقیش هەڵدەگرێ لێرەش دەنووسین CH3 ئەگەر گوتی شێوگە گەردیەکەی مامۆستا ئەگەر 5 کاربۆنمان هەبی 8 هایدرۆجینیشمان دەبی ئەوەتە 6 هایدرۆجینمان دەبی ئەوە شێوگە گەردیەکەشتی حەز دەکەی ئەو 2012 شلۆ هەل دەکەم دەرێ هێکساین چەند کاربۆنە مامۆستا هێکساین 6 کاربۆنە ئەوە 4 ئەوە 5 ئەوە 6 سێ هێکساین 1 2 3 کەواتە ئەلێرە بەندی سیانیمان هەیە دەرێ 2 زۆر باشە 2 هەروەها 5 ئەلێرانە مەثیلمان هەیە لە پێنجەمیش مەثیلمان هەیە 2 3 4 5 ئەلێرەش مەثیلمان هەیە دەرێ سێ هێکساین ئەوە شێوگە گەردیەکەیتی ئەگەر بێت و بێم تەواوی کەم یعنی هایدرۆجینەکانی بۆ بنووسم ئێرە سێی وەردەگری ئێرە یەکی وەردەگری ئێرە هیچ وەرناگری ئێرە هیچ وەرناگری ئێرە یەقلی وەردەگری ئێرانەش سێ هایدرۆجینی وەردەگری ئەگەر گوتی زەحمەت نەبی شێوگە گەردیەکەی کووە سێیەکەی لادا دوو پێنجەکەی لادا باشە دوو مەثیلمان هەیە دوو مەثیل چەند کاربۆنە دوو کاربۆنە هێکساینیشمان هەیە 6 کاربۆن دەکاتە 8 کاربۆن بەڵام چەند هایدرۆجین دەکە 8 جاران دوو 16 دەکاتە 14 هایدرۆجین کەم دووی دەکەی دەکاتە 14 هایدرۆجین ئەوام لەو دوو نمونەم هەڵ کرد توش محاولە بکە سێ چار نمونەی لەو جۆرانە بە شێوەی ناوی دایتە و بیکێ شێوجی پێکهاتن و هەروواکردمە شێوجی گەردیش چکەوە ئێستا حالیان ئەوە شێوجی چ بوو شێوجی گەردی بوو باشە ئەوە سەبارەت بە ناولێنان و ئەوانە پرسیاری 2014 خولی دووەم دەڵێ وێنەی سێ ئایزۆمەری پێکهاتەی ئەلکاینێک بچێشە جارێ واز لە ئایزۆمەری بینین ئینشاءڵڵا ئەمە لە مەوزوعی ئایزۆمەر ئەو شتانە دەخینین ڕەنگە لێرە تێنەگەیت چکەم ئایزۆمەرە مێشتانە خوێندیە بەڵام دوای هایدرۆکاربۆنە ئەڕۆماتیەکان ئایزۆمەریشتان پێ دەڵێن پەلەی مەکەن لەو پرسیارەی ئینشاءڵڵا دواتر وەڵاممان دەبی ڕەوشتەکانی ئەلکاین و بەکارهێنانەکانی لە ژیانی ڕۆژانەماندا طبعاً ئەلکاینەکان وچی ئەلکینەکان وچی ئەلکانەکانیش مادەی بێجەم سەرن واتە لە ئاودا ناتوێنەوە هەمان ڕەوشتی ئەلکانەکانیان هەیە بەس پلەی کوڵانیان بە زیادبوونی گەردەبارستە زیاد دەکا وچی ئەلکانی یعنی چ ڕەوشتێکمان هەبوو لە ئەلکانی هەمان ڕەوشتی هەیە لە ڕووی پلەی کوڵانەوە حتا لە ڕووی ڕەوشتی فیزیایی برێن لە ڕووی دۆخیشەوە هەمان شتی هەیە و هەمان ڕەوشتەکانی ئەلکانی هەیە واتە ئاوێتەی بێجەم سەر ئەدی ماوەسا لە ڕووی بەکارهێنانی لە ژیانی ڕۆژانەماندا ئایا ئەمە هەستەکەین کەەوە ئەلکاینەکان بەکاربێت بەڵێ بچووکترین ئەلکاینمان هەیە کە ناسراوە بە ئیثاینمان هەیە کە پێی دەڵێن ئەستیلین ئەو ئەستیلینە لەگەڵ گازی ئۆکسجین تێکەڵ دەکرێت گڕێکمان لە دروست دەکا واتە ئەستیلینمان هەیە جەماعەت ئەوە شێوجی گەردی ئەستیلینە C2H2 ئەو C2H2 لەگەڵ گازی ئۆکسجین تێکەڵ دەکرێت لەگەڵ چێ تێکەڵ دەکرێت لەگەڵ گازی ئۆکسجین ئەوە پێی دەڵێن ئەستیلین ناوە یاساییەکەی پێی دەڵێن ئیثاین بەڵام ئەوە ناوە باوەکەیتی دەبی هەردوو ناوەکەی بزانی ئاگادار بە لەگەڵ ئۆکسجین تێکەڵ دەکرێت گڕێکمان لە دروست دەکا پێی دەڵێن گڕی ئۆکسی ئەسیتیلینی گڕی ئۆکسی ئەستیلینی ئەو گڕە ئۆکسیا ئەستیلینیە کە پەیدا دەبێت گەرمیەکی زۆری پەیدا دەکا گەرمی زۆر پەیدا دەکا بەکاردێت بۆ لکاندنی کانزاکان بەکاردێت بۆ لکاندنی کانزاکان باشە واتە دەتوانین برین حەدادەکان بەکاری دێنن لە لەحین کاری کەواتە گەرگۆتیان کام لەم ئەلکاینانەی خوارەوە بەکاردێت لە لکاندنی کانزاکان واتە لە لەحین کاری بەکاردێ برێ مامۆستا ئەسیتیلین ئیثاین بۆ ئەم مەبەستە بەکاردێ ئەوە سەبارەت بە ڕۆشت و بەکارهێنانی ئەلکاینەکان دەچینە سەر هایدرۆکاربۆنە ئەڕۆماتیەکان با بزانین هایدرۆکاربۆنە ئەڕۆماتیەکان چییە هایدرۆکاربۆنە ئەڕۆماتیەکان ئەو هایدرۆکاربۆنان کە ئەڵقەیەک یان زۆرتری 6 گەردی لە کاربۆنی تێدایە ئەڵقەیەک یان زۆرتری 6 گەردی لە کاربۆنی و ئەلکترۆنی جوڵۆ چی تێدایە سادەترین ئاوێتەی ئەڕۆماتی بریتیە لە بەنزین تەمەشاکەن کووە خۆی بەنزین 6 گەردی لە کاربۆنە بە شێوەی ئەڵقەی شەشیە ئەوە کاربۆنەکە ئەوەش کاربۆنەکە ئەوە کاربۆنەکە واتە سێ تەمەشاکەن 6 گەردی لە کاربۆنی تێدایە
6 گەردیلە کاربۆن. ئەو 6 گەردیلە کاربۆنە کە بە شێوەی ئەڵقەبەیەکەوە بەستراونەتەوە 3 بەندی جووتیان تێدایە. ئەوە بەندێکی جووت، ئەوە 2 بەندی جووت، ئەوە 3 بەندی جووت. ئەوجا 3 بەندی جووتی تێدایە. هەر بەندێک لە ناو ئەڵقەی بەنزیندا لە 2 ئەلیکترۆن پێکاتی. ئێستا ئەو بەندە 2 ئەلیکترۆنە، ئەو بەندە 2 ئەلیکترۆنە، ئەو بەندە 2 ئەلیکترۆنە. ئەو ئەلیکترۆنانەی ناو ئەڵقەی بەنزین، ناو ئەڵقەی هایدرۆکاربۆنی ئەڕۆماتی جوڵۆکن، واتە دەجوڵێنەوە دێنە ئێرە. ئەو ئەلیکترۆنانە دێنە ئێرە، ئەو ئەلیکترۆنە دێتە ئێرە. اینجا دیسان دەست پێ دەکاتەوە بەو شێوەیە ئەلیکترۆنەکان لە ناو ئەڵقەی بەنزیندا دەسوڕێنەوە، دەجوڵێنەوە. ئەوە پێی دەوترێت بەنزین کە پێک هاتووە لە 6 گەردیلە کاربۆن. هەر گەردیلەیەکی کاربۆن 6 هەر گەردیلەیەکی کاربۆن 1 هایدرۆجینی پێوەیە، کەواتە لێرەدا 6 گەردیلە هایدرۆجینیشمان هەیە. واتە پێک هاتووە لە 6 گەردیلە کاربۆن و 6 گەردیلە هایدرۆجین، ئەوە پێی دەوترێت بەنزین. بۆنیە جەماعەت ئەنگۆ پێشتر چمان خیند بەبیرتانە 6 گەردیلە کاربۆنمان دەخیند، بەڵام هەر گەردیلە کاربۆنێک 2 هایدرۆجینی پێوە بوو، 2 هایدرۆجینیان پێوە بوو. ئەوە لەو کاتەدا ئەوانەی کە 2 هایدرۆجینیان پێوە بوو هیچ بەندی لە ناو نەبوو، هیچ بەندی لە ناو نەبوو، تەنها ئەڵقەی شەشی بوو. ئەگە لە بیرتانە دەمانگۆ هێکسانی ئەڵقەیی، دەمانگۆ هێکسانی ئەڵقەیی. بەڵام جیاوازی چییە لە مابەینی بەنزین لەگەڵ هێکسانی ئەڵقەیی؟ بەنزین 3 بەندی جووتی تێدایە، 3 بەندی جووت، ئەوە 1، ئەوە 2، ئەوە 3، کە ئەو بەندە جووتانە ئەلیکترۆنی جوڵۆکن. ئێستا پێدان دەرێم ئەلیکترۆنی جوڵۆکیش چییە؟ واتە 3 بەندی دوانی تێدا لە ئەڵقەی 6 گەردیلە کاربۆنی و 6 گەردیلە هایدرۆجین. ئەو بەندانە گوتم بەردەوام ئەو ئەلیکترۆنانە دەجوڵێنەوە. بە چێن دەردا دەجوڵێنەوە مامۆستا؟ بە خولگەی پای، بە خولگەی عەفوەن، بە خولگەی پی. باشە ئەمە خولگەی ئێسمان هەیە، خولگەی پی بە درێژایی خولگەی پی بەردەوامی دەجوڵێنەوە، بە بەردەوامی دەجوڵێنەوە لەناو ئەڵقەی بەنزیندا کە دەبنە هۆی جێگیربوونی ئاوێتە ئەڕۆماتیەکان. کەواتە ئەگە پرسیاریان لێ کردی هۆی جێگیری ئاوێتەی ئەڕۆماتی چییە؟ هۆی جێگیری ئاوێتەی ئەڕۆماتی. یان ئەگەر گوتیان بەنزین لۆ گەردێکی جێگیرە، باشە هۆی جێگیری یعنی بەنزین جێگیرە. بۆچی بەنزین حەڵقەی بەنزین جێگیرە؟ وەڵام بەهۆی بوونی ئەلیکترۆنی جوڵۆک تیایدا، بەهۆی بوونی ئەلیکترۆنی جوڵۆک تیایدا کە بە درێژایی خولگەی پی، بە درێژایی خولگەی پی لەناو ئەڵقەی بەنزیندا دەجوڵێنەوە کە پێی دەوترێت ئەلیکترۆنی جوڵۆک. هۆی جێگیریەکە و ئارامی ئەڵقەی بەنزین دەگەڕێتەوە بۆ بوونی ئەو ئەلیکترۆنە جوڵۆکانە ئاگادار بە. بەو شێوەیە ئەوجا لەبەرەوەی ئەلیکترۆنەکان دەجوڵێنەوە زۆر جار کاتێک کە ئەڵقەی بەنزین دروست دەکەی دەکرێت 1 بازنەی لە ناوکەی. پێویست ناکە 3 جار بەندی بنووسی، 1، 2، 3 ئەوانە مەنووسە، دەکرێت 1 بازنەی لە ناوکەی دەکا بەنزین. بەڵام ئەگە بازنەکەت لە ناو نەکرد ئەو هابوو، ئەو پێ دەڵێن هێکسانی ئەڵقەیی، بەس کە بازنەکەی دەکەم یەکسەر دەبیتە بەنزین. ئاگادار بن بەنزین سادەترین هایدرۆکاربۆنی ئەڕۆماتیە. ئاگادار بن بەنزین چییە؟ سادەترین هایدرۆکاربۆنی ئەڕۆماتیە. سادەترین هایدرۆکاربۆنی ئەڕۆماتیە. ئەوەش سەبارەت بە ڕوونکردنەوەی بەنزین و ئەلیکترۆنی جوڵۆک و ئەوانە ئەڵقەی بەنزین و بەو شێوازێکە لێرە باسم کرد. لێرە باسم کردکەوە لێرەدا شێوەجی پێکهاتنی بەنزین بواری ئەلیکترۆنە جوڵۆکەکان دەگات کە بە خولگەکانی ئەلێرانە خولگەی پایمان هەیە، ئەلێرانە ئەلیکترۆنەکان دەجوڵێنەوە بە درێژایی ئەڵقەکە کە دەبێتە هۆی جێگیربوونی ئاوێتە ئەڕۆم. مامۆستا ئەدی ئەلیکترۆنی جوڵۆک پێناسەی چییە؟ ئەو ئەلیکترۆنانن کە 2 گەردیلە زیاتر بەشداریان تێدا دەکا کە دەبێتە هۆی جێگیربوونی هایدرۆکاربۆن ئەڕۆماتیەکان. باشە لە نێوان 2 گەردی ها دەرێت 2 گەردیلە زیاتر بەشداریان تێدا دەکات. لۆ چونکە عادەتەن ئەمە بەندمان هەیە لە نێوان 2 گەردیلە ها، بەندمان هەیە لە نێوان چەند گەردیلە 2 گەردیلە ها، ئەوە گەردیلەیە کاربۆن، ئەوە گەردیلەیەکی تری کاربۆن. ئەلیکترۆنە جوڵۆکەکان لە نێوان ئەو 2 گەردیلانەنە، یان ئەلێرانە لە نێوان ئەو 2 گەردیلەیە کە بەشداری تێدا دەکەن کە دەبنە هۆی جێگیربوونی ئاوێتە ئەڕۆماتیەکان یان هایدرۆکاربۆنە ئەڕۆماتیەکان.
شتەچکە هەیە حەزم لێیە ڕاستی لە کتێبێ باس نەکرایە بەڵام دەکرێت شێوجی گەردی گشتی هایدرۆکاربۆنی ئەڕۆماتیتان پێ بڵێ هایدرۆکاربۆنی ئەڕۆماتی مامۆستا کووە CN H2N HCN H2N کەم شەشە ئاگادار بن کەم چەند کەم شەش ئەگە لە بیرتان بی ئەلکان CNH2N کۆدوو بوو ئەلکین و ئەلکانی ئەڵقەی CNH2N بوو وایە ئەلکاین CNH2N کەم دوو بوو بەڵام هایدرۆکاربۆنە ئەڕۆماتیەکان CNH2N کەم شەش ئەوەی لۆ خۆت بزانی خراپ نییە 2N کەم شەش ئەوە ژمارەی گەردیلەی هایدرۆجینە ئەوە ژمارەی هایدرۆجینە ئێنەکە ژمارەی گەردیلەی کاربۆنە ئەوەی لۆ خۆت بزانی خراپ نییە فێر دەبین کو دەمشاکە هۆی جێگیری هایدرۆکاربۆنی ئەڕۆماتی چیە مامۆستا بوونی ئەلکترۆنی جوڵۆکە هایدرۆکاربۆنە ئەڕۆماتیەکان بە وەرگرتەی بنزین دادەنرێن یعنی هەمویان لە بنزینەوە هەموو ئاوێتەکانی هایدرۆکاربۆنی ئەڕۆماتی دایکەکەیان ناوی بنزینە ئەو جا دەکرێت لقی لەسەر بی ئێستا بۆ نمونە ئەوەیان لقی لەسەرە ئەوە لە قەناوی مەثیلە دەڵێن مەثیل بنزین ئەو مەثیل بنزینە ناوەچکەشی هەیە پێی دەڵێن تۆلوین یان تۆلۆوین هەردوو دەبێت چ برەی تۆلۆوین کە پێی دەڵێن مەثیل بنزین دوو ناوە ئەوە ناوی باویتی ئەوە ناوی یاساییتی زۆر باش دێنە سەر ناونانی هایدرۆکاربۆنە ئەڕۆماتیەکان قوتابیانی عزیز هەموو بابەتەکەمان کە خوێندیە یەکەم جار دەیناسم دووەم جار ناوی لێ دەنێم ناسینەکە کو دەزانی ئەوە هایدرۆکاربۆنێکی ئەڕۆماتیە ئەڵقەی بنزینت دیت ئەوە هایدرۆکاربۆنی ئەڕۆماتیە ئێستاوە ئەڵقەی بنزینە کەواتەوە هایدرۆکاربۆنێکی ئەڕۆماتیە زۆر باشە ئەو هایدرۆکاربۆنە یاخود ئەو گەردی بنزینە ئەو بنزینە زۆر باشە چی لەسەرە لقەچی لەسەرە ئەو لقە ناوی چێ ناوی ئەثیلە لقەکە ناوی ئەثیلە وونیە پیتی یەکەمی ئیە یعنی خۆی ئیثیلە بەس ئەمە بە کوردی دەڵێن ئەثیلە ئەو جا کو ناوی لێ دەنێن ئەگەر بێت و ئەڵقەی بنزین یەک کۆمەڵەی لەسەر بوو یەکسەر دەرێن ئەلکیل ئەو جا ئەلکیلەکە هەرچی هەبی ئەلکیل بنزین ئێستا لێرەدا دەڵێن چێ دەڵێن ئەثیل بنزین یاخود ئەگەر بێت و ئەڵقەچی بنزین دروستکە ئەوە ئەڵقەچی بنزین ئەلێرانە مەثیلمان هەبی ئەوە ئەو کاتی دەڵێن مەثیل بنزین ناوە چکەشی هەیە و مەثیل بنزینە پێی دەڵێن تۆلوین قوتابیان مامۆستا مەثیل بنزین شێوگە گەردیەکەی کووە تەمەشاکەن شێوجی گەردی ئاگادار بە بنزین چەند کاربۆنە بنزین 6 کاربۆنە بنزین 6 کاربۆنە ئەدی مەثیل مامۆستا مەثیلیش یەک کاربۆنە دەکات چەند کاربۆن دەکات 7 کاربۆن کەواتە 7 کاربۆنمانەیە مامۆستا ئەوە 7 کاربۆن بابزانی چەند هایدرۆجینمان دەبی ئەتو کو حساب دەکەی 7 جاران دوو دەکاتە چاردەی کەم شەشی بکە کەم چەند کەم شەش چاردە کەم شەش دەکا 8 کەواتە 8 گەردی لە هایدرۆجینیشی هەیە 7 جاران دوو چاردە کەم شەش دەکاتە 8 واتە 8 گەردی لە هایدرۆجینی هەیە یاخود ئەثیل بنزینەکە کۆ مامۆستا بنزین 6 ئەثیلیش 2 دەکاتە چەند دەکاتە 8 کەواتە 8 گەردی لە کاربۆنمان هەیە ئەی چەند هایدرۆجینمان دەبی 10 هایدرۆجینیشمان دەبی مامۆستا وەکوت لێک داوە 10 هایدرۆجین 8 جاران دوو 16 کەم 6 دەکاتە 10 کەواتە C8H10 ئەوە شێوجی گەردی چێە ئەثیل بنزین شێوجی گەردی ئەثیل بنزینە باشە مامۆستا ئەدی ئەگەر بێت و زنجیرە ئەڵقەکەمان زنجیرە داخراوەکەمان ئەڵقەکەی بنزین دوو لقی لەسەر بوو بەڵام لقەکان وەک یەک بوو ئەوە زۆر ئاسانە ڕقم یەکەچی دەبیت ڕەنووسکەین دائیمەن مادام وچی یەکە ڕقم یەکی لۆوەی دادەنی لۆوەی دانێ فەرق ناکە ئەلێرە دادەنم 1 2 کەواتە دەڵێم چێ دەڵێم 1 2 دوانە 1 2 دوانە مەثیل بنزین 1 2 دوانە مەثیل بنزین ئەگەر پێیان گوتی شێوگە گەردیەکەی کووە مامۆستا فێر بوویمە بنزین 6 گەردی لە کاربۆنە دوو مەثیلیشمان هەیە دوانە مەثیل یعنی چەند مەثیل دوو مەثیلمان هەیە ئەوەش دوو گەردی لە کاربۆن دەکات 8 گەردی لە کاربۆن کەواتە 8
ده هایدرۆجینیشمان دەبی ئەوە شێوجی گەردی یەک دوو دوانە مەثیل بەنزینە. باشە ئەی ئەگەر بێت و مامۆستا زنجیرە داخراوە ئەڵقەکە دوو لقی جیاوازی لەسەر بوو وەچی ئەو نمونەیە ئێستاوە چەند لقی جیاوازی لەسەر دوو لق ئەوە دائیمەن ڕەچاوی ئەلفوبێی ئینگلیزی بکە. مامۆستا کوو ڕەچاوی ئەلفوبێی ئینگلیزی بکەم تەماشاکە ئەوە ناوی چییە؟ جەماعەت ئەوە ناوی ئەثیلە. ئەدی ئەوە ناوی چییە؟ مامۆستا ئەوە ناوی مەثیلە. ئێ لە ئەلفوبێی ئینگلیزی ئی لە پێش ئێمە کەواتە ڕقەمیەکی لۆوەی دادەنێم فەرق ناکات چ ئەوها بسوڕێم چ ئەوها بسوڕێم بابە دائیمەن لۆ دووەم لق دەبی ئەتوو لۆ دووەم لق چ هەر ڕێ نێزیکە دەبی بەو ڕێیدا تێپەڕی لێرە هەردوو ڕێ نێزیکن فەرق ناکات بێرە دەڕۆم یەک دوو سێ چار کەواتە دەڵێم چێ دەڵێم یەک ئەثیل یعنی چی یعنی لە کاربۆنی یەکەم چمان هەیە ئەثیلمان هەیە چوار چی چوار مەثیل بنزین ئەدی مامۆستا شێوگە گەردیەکەی تەمەشاکە بنزین 6 گەردی لە کاربۆنە مەثیلیش یەکە ئەثیلیش دووە دەکان 9 کەواتە ئەگەر بێت و 9 گەردی لە کاربۆنمان هەبوو 9 جاران دوو 18 کەم دوو دەکاتە 12 کەواتە ئەوە شێوجی گەردی یەک ئەثیل چوار مەثیل بنزینە ئەوە شێوجی چییە؟ شێوجی گەردی. باشە بەو شێوازەی توانیمان لێک دەینەوە کەواتە ئەگەر بێت و دوو لقی جیاوازی لەسەر بوو ئەوە ڕەچاوی ئەلفوبێی ئینگلیزی بکە ڕقەمی یەک ڕەنووسی یەک لۆ ئەوەی کە لە ئەلفوبێی ئینگلیزی لە پێشە دادەنێ چوارەم ئەی ئەگەر بێت و مامۆستا ئەگەر زنجیرە داخراوەکەمان واتە ئەڵقەکەمان سێ لقی جیاوازی لەسەر بوو ئێستاوە سێ لقی لەسەر ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە مەرج نییە تەماشاکەن یەک شتی بزانن مەرج نییە ڕەچاوی ئەلفوبێی ئینگلیزی بکەیت چکە ڕەنگە تەڵەبەت برێ مامۆستا من ڕەچاوی ئەلفوبێی ئینگلیزی دەکەم بۆ نمونە دەڵێ چێ دەڵێ مامۆستاوە یەکی دادەنێم ئەوها دەسوڕێم چکە ئەوها دوورە دووەم لێرە دادەنێم یەک دوو سێ چار پێنج شەش جەماعەت ئەو ڕەنووسکردنە هەڵەیە ئەو ڕەنووسکردنە هەڵەیە ئەینۆ مامۆستا هەڵەیە ئەدیوە تەنیا ئەوە لە ئەلفوبێی ئینگلیزی لە هەمووان لە پێشە ڕقم یەکم لۆدانەیە ڕاست دەکەی بەڵام ئاگادار بە ئەگەر بۆ سێلق ئەگەر بۆ سێلق ئەوە ئاگادار بە دەبی لقەکان کەمترین ژمارە وەربگرن کەمترین چ وەربگرن ژمارە ئەگەر ئەوها بکەین ئێستاوە ڕقم چەندی وەرگرتیە ڕقم پێنجی وەرگرتیە یعنی یەک و دوو پێنجە چمان هەیە یەک و هەروەها دوو و هەروەها پێنج ئەگەر کۆی کەینەوە یەک و دوو پێنج ئەگەر کۆی کەینەوە دەکاتە هەشت باشە تەڵەبە چکە دەرێ وەڵای مامۆستا ئەوە غەڵەتە ئەدی چ دەکەی زۆر باشە تەڵەبە چکە دەرێ مامۆستا ئەمێن ڕقەمیەکی ڕەچاوی ئەلفوبێی ئینگلیزی ناکەم ڕقەمیەکی لۆیەی دادەنێم ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چار زۆر زۆر باشە کەواتە لە ڕقەمیەکی لق هەیە لە ڕقەم دووی هەیە و هەروە لە ڕقەم چاری هەیە لەو کاتێدا دەکاتە حەفت کەواتە ئەوها باشترە هەشت زۆرتریان حەفتەکە وا باشترە ئەو کاربۆنانەی لقیان لەسەرە کەمترین ڕەنووس بن کەمترین ڕەنووسی وەربگرن بۆیە ئەمن لێرانە ئەوە ڕاستەکەیە یەک دوو سێ چار بەو شێوەیە دەکاتە حەفت باشترە لەوەی کەوا یەک دوو پێنج بی چکە یەک دوو پێنج دەکاتە هەشت بۆیە یان ئەگەر بە عەشایری پێت بڵێن دیتت قەرەباڵغیەکە لە چێندەرە لەو سەری ڕەنووس بکە لە سەرەکەی ڕەنووس بکە دەبینی هاتەمەشاکە ئەگەر ئەڵقەی بەنزینە تەمەشاکەی قەرەباڵغیەکە لێرە نییە لەسەری قەرەباڵغیەکە کەوتە ئەو لایەوە نییە کەوتە لای تەقریبا دەتوانین بڵێن ڕۆژهەڵات نەکەوتە لای باکوور کەوتە لای ڕۆژهەڵات ئەو جەمالەم کەوتە ئەو لایە ئەمە ڕقەمیەکی لۆی دادەنێم ڕەچاوی ئەلفوبێی ئینگلیزی ناکەم لۆی کەمترین ڕەنووس وەربگری ئەوجا ئێستاوە کو ناو دەندرێ دەڵێن دوو ئەثیل ئەری مامۆستا ئەدی لۆ دیسان ئەثیلت بە پێشێقس ئاخە ئەثیل لە ئەلفوبێی ئینگلیزی لە پێش یەکەم جار ناوی دەینم دوو ئەثیل یەک و چار دوانە مەثیل بەنزین ئەگەر گۆتیشیان شێوگە گەردیەکەی چییە وەی بەسەر چاو ئەدوو لە شێوگە گەردیەکەی دائیمەن ڕقەمەکان وەرمەگرە بنزینمان هەیە 6 کاربۆن دوو مەثیلمان هەیە 2 کاربۆن ئەثیلە چشمان هەیە ئەثیل بە تەنێ 2 کاربۆنە دەکاتە 10 کاربۆنمان هەیە کە 10 کاربۆنمان هەبی باشە 10 جاران 2 20 کەم 6 دەکاتە 14 هایدرۆجین کەواتە
کەواتە 2 ئەثیل 1 4 دوانە مەثیل بنزین 14 هایدرۆجینی هەیە و 10 کاربۆنیشی هەیە. ئەوە لۆ شێوگە گەردیەکان شتێکی باشە و باشتر لێ دەزانی. تەواو جەماعەت ئەوجا من ئێستا چەند نمونەیەکەمان هەیە نمونەی عاممان هەیە بۆ ئەوەی ئەو نمونانە ناویان لێ بنین یاڵە باپێکەوە ناو لە نمونەکان بنین. دێڵە تەمەشاکەن بەوە دەڵێن چی مامۆستا ئەوە یەک لەقی لەسەرە دەڵێن ئەثیل بنزین. بنزین 6 کاربۆنە ئەثیلیش 2 کاربۆنە دەکاتە 8 کاربۆن و هەروەها 10 هایدرۆجین. ئەوە شێوجی گەردیتی ئەوەش ناویتی. ئەدی مامۆستا ئەوە ناوی چیە؟ مامۆستا ئەوە ناوی پرۆپیلە. دقەکە ناوی پرۆپیلە ئەوەش ئەڵقەی بنزینە دەرێن پرۆپیل بنزین. ئەگەر دەتەوێت بزانین ژمارە گەردی بنزین 6 پرۆپیلیش 3 دەکاتە 9 6 و 3 9 دەکاتە 12 باشە؟ ئەوەیان ناوی چێ مامۆستا 1 2 دوانە مەثیل بنزین. شێوگە گەردیەکەی بە خۆتان یاڵڵا شێوگە گەردیەکەی 6 کاربۆن 2 مەثیلیش 8 کاربۆن 8 زاران 2 16 کەم 6 دەکاتە 10 کەواتە دەکاتە 10 هایدرۆجین. ئەنگۆ لەنە پاش لە خۆتان شێوگە گەردیەکەی بە خۆتان بنووسن بەس ناوەکەی دەنووسن. دەچینە ئەوەی سێیە ئەوەی سێیەمیش مامۆستا کە ناوی لێ دەنین ئەوە ڕقم 1 وەردەگری چونکە ئەوە ئەثیلە ئەوە ڕقم 1 ئەوە ڕقم 2 دەڵێن 1 ئەثیل 2 مەثیل بنزین. باشە ئەی مامۆستا ئەوە ناوی چیە؟ ئەوە ڕەچاوی ئەلفوبێ ئینگلیزی ناکەین قەرەباڵغەکە لێرەیە لێرە نیە لێرەیە لێرە ڕقم 1 دادەنین لێرە ڕقم 2 لێرە ڕقم 3 لێرە ڕقم 4 تەواو دەڵێن 1 ئەثیل ئەوە ناوی ئەثیلە ئەوە ناوی مەثیلە ئەوەش ناوی پرۆپیلە ئێم لە پێش پیە ئاگادار بە دوایە دەڵێم 2 مەثیل 1 ئەثیل 2 مەثیل 4 پرۆپیل کەلیمەی بنزین. هاوکاریتان دەکەم شێوگە گەردیەکەی کووە بنزین 6 کاربۆنە پرۆپیلمان هەیە 3 کاربۆن مەثیلمان هەیە 1 کاربۆن ئەثیلیشمان هەیە 2 کاربۆن بابزین دەکاتە چەند 9 10 12 کاربۆنمان هەیە. ئەگەر 12 کاربۆنمان هەبی 12 کاربۆنمان هەبی 12 جاران 24 کەم 6 دەکاتە 18 هایدرۆجینیشمان دەبی. ئەدی مامۆستا ئەوە ناوی چیە؟ ئەوە 1 ئەثیل ئەو دووبارەیە 2 مەثیل بنزین. ئەوەیان ناوی چێ مامۆستا ڕقم 1 دەدەمەوەی ئەوەشمان هەڵ کردیە 1 ئەثیل 4 مەثیل بنزین ئەوەشمان هەڵ کردیەوە بە هەر بە شەفەهی لۆم هەڵکردن. سەبارەت بەوە ئەوەتان لۆ هەڵکەم تەمەشاکەن 1 2 دوانە ئەثیل بنزین لۆ مامۆستا چونکە ئەوە هەر ئەثیلە ئەوەش هەر ئەثیلە دەڵێن 1 2 لە یەکەم و دووەم دوانە ئەثیل بنزین. ئەدی مامۆستا ئەوەیان ئەوە ڕقم 1 لۆوەی ڕقم 2 لۆوەی دەڵێن 1 ئەثیل 2 پرۆپیل بنزین. باوەڕکەن ناولێنانی بنزین وچی ناولێنانی ئەلکانە ئەڵقەیەکانە بەس تەنها وشەی بنزینی لۆ زیادەکەی زۆر ئاسانە. دوو واجبمان هەیە ئەم ئاوێتە ئەڕۆماتیانی خوارەوە ناو بنێ باشە ئەوانم لۆ ناو دەنێ واروە واجبی 39 پرسیاری 39مان واجبە شێوجی پێکاتنی ئەم ئاوێتانە دەرببڕە بیوتیل بنزین بزانە کو دەنووسێ بە یەک دوو نمونەت لۆ هەڵ دەکەم ئەویت کە لۆتو بەجێ دێرم. بیوتیل بنزین ئاسانە مامۆستا ئەڵقەی بنزین ڕسم دەکەم ئەوە ئەڵقەی بنزینەکە بیوتیل 4 کاربۆنیە CH2 CH3 ئەوە پێی دەڵێن بیوتیل بنزین. دوای دەرێ 1 ئەثیل 3 مەثیل بنزین ئەوە ئەڵقەی بنزینە ئەوە ئەڵقەی بنزین بازنەکی لە ناو دەکەم دەرێ 1 ئەثیل ئەلێرانە ئەثیلێکی دادەنێم ئەوە ئەثیل ئەوە یەکەم ئەثیل دەرێ 3 مەثیل ئەوها دەڕۆی فەرق ناکە 1 2 3 ئەلێرانش مەثیلێکی دادەنێم دەڵێم 1 ئەثیل 3 مەثیل بنزین. ئەگە شێوجی گەردیان لۆ بنووسی ئاسانە بنزینەکە 6 و ئەوەش 2 دەکاتە 8 ئەوەش 1 دەکاتە 9 وەنیە 8 9 دەکاتە 9 جاران 2 18 کەم 6 12 هایدرۆجین دەکات. 1 2 دوانە ئەثیل بنزین مەثیل بنزین
ئەوە ناوەچکەشی هەیە پێی دەڵێن تۆلوین ئاگادار بە تۆلوین ناوی چیتی ناوی ناوی باویتی و هەروەها پێنجەممان هەیە یەک ئەثیل دوو مەثیل بنزین ئەوانە بەخۆت هەوڵدا بیان نووسە بەس ئەو پرسیاری چ لە حەزم لێ لۆتان هەڵکەم دەرێ ئەم ناوەی خوارەوە هەڵەیە بیگۆڕە بۆ ناوێکی ڕاست بە پێی ئیوپاک ئاگاداری و پرسیارەی بە ئەم ناوەی کە دایکێت و هەڵەیە بیگۆڕە بۆ ناوێکی مامۆستا کوو بزانین ئەوە هەڵەیە تەماشاکەن جەماعەت مەثیلی بە پێش بیوتیلی خستیە ناکرێ مەثیل لە پێش بیوتیلی بی ئەوە هەبێرەدا لە تەماشای دەکەم هەڵەیە بەڵام کوو ڕاستی دەکەینەوە بۆ ڕاستکردنەوەی ناوی هەڵە ئەو ناوەی دەمانداتێ بیکە شێوک ئەو ناوەی دەمانداتێ دەیکەینە شێوک تەماشاکە دەیکەینە شێوک ئەوە ناوەکەی ئێستا دەکەمە شێوک ئەو بنزینەکێ دەڵێ یەک مەثیل ئەلێرانە مەثیلی دادنێن یەک مەثیل دەرێ دوو بیوتیل ئەوە بیوتیلە باشە ئەوە وچیوی دروستم کرد ئەو ناوەی دەمانداتێک کردمە شێوک ئەو جەوەرە جارێک کە شێوگەکە ناو لێ بنێەوە ئەرێ جەماعەت دەگە شێوگەکەی ناو لێ بنێینەوە دەبێت ڕقم یەکی لۆ مەثیلی دابنێم یان لۆ بیوتیلی بەڵام مامۆستا دەبی لۆ بیوتیلی ڕقم یەکی دابنێ چونکە دەبی بە پێی ئەلفوبێ ئینگلیزی بوو ئەگەر دوو لەقی لەسەر بی بە پێی ئەلفوبێ دوو لەقی جیاوازی لەسەرە بە پێی ئەلفوبێ ئینگلیزی لێرەش دەکەینە دوو کەواتە دەبتە چێ دەبیتە یەک بیوتیل دوو مەثیل یەک بیوتیل دوو مەثیل بنزین ئەگەر حەزیش لێ شێوگە گەردەکەی لۆ بنووسم بنزین 6 کاربۆنە مەثیلیش 1 کاربۆنە بیوتیلیش 4 کاربۆنە دەکاتە 11 کاربۆن دەکاتە 11 کاربۆن کەواتە 11 جاران دوو دەکاتە 22 کەم شەشی دەکەین 22 کەم شەشی دەکەین دەکاتە 16 هایدرۆجینمان لۆ دروست دەبی کەواتە ئەوە شێوجی گەردی هەچەند داوای نەکردێ وەڵام من هەموو جارە شێوجی گەردی دەنووسم چونکە بەڕاستی شێوجی گەردی لە وزاری زۆر هاتیتەوە گرینگە ئەوە ناوە ڕاستەکەیتی ناوی ڕاستە بەڵام ئەو ناوەی کە درابوو ئەوە ناوەچی هەڵە بوو ناوەچی هەڵەیە باشە ئەو جەبابچینە سەر ڕەوشت و بەکارهێنانی شێوجی پێکاتنی ئەوانەش ئەوە تەقریبەی هەموو بابەتەکانە هەم ئەلکاین ئەلکین هەم ئەلکانی ئەڵقەیی هەم بنزین ئەوانە مراجعات کە کردیە لە خۆت ئەوانە شێوگەکانیان بنووسە ئاسانە ڕەوشت و بەکارهێنانی هایدرۆکاربۆن ئەڕۆماتیەکان جەماعەت هایدرۆکاربۆنی ئەڕۆماتی طبعا وچی هایدرۆکاربۆنە ناتێرەکانە یعنی وچی ئەلکین و ئەلکاین بەندی دوانی تێدایە وەکو ئەلکین بەندی دوانی تێدایە ئەو هایدرۆکاربۆنە ئەڕۆماتیەکان کەم چالاکترین لە ئەلکین و ئەلکاینەکان یعنی لە ناو هایدرۆکاربۆنە ناتێرەکان کەم چالاکترینیان بنزینە یعنی هایدرۆکاربۆنی ئەڕۆماتیە لە چاو چێ لە چاو ئەلکین و ئەلکاین چونکە ئەڵقەی بنزین تەواو جێگیرە بەهۆی بوونی ئەلکترۆنی جوڵۆک یعنی ئەو ئەلکترۆنە بێشوێنانە ناجوڵۆکەکان ئەو وای کردێکەوە ئەڵقەی بنزین جێگیر بی و هەروەها کەم چالاک بی جێگیر یعنی کەم چالاک یعنی ئەلکین چالاکترە لە بنزین و ئەلکاینەکانیش چالاکترن لە بنزین ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم بنزین ئاوێتیەکی بێجەمسەرە خۆتانەزان کەم لە ئاودا دەتوێتەوە یعنی بنزین و ئاوی تێکەرکەی بنزین لە ناو ئاودا ناتوێتەوە بنزین سێیەم بنزین وەکو توێنەرێکی بێجەمسەر وەخت خۆی بەکاریان دەینا بەڵام ئێستا لە جیاتی بنزین تۆلوین بەکاردینن لۆ مامۆستا ئەوە ئاگاداری ئەو خاڵی سێمە بە بنزین وەکو توێنەری بێجەمسەر بەکار دەهێنرا وەختی خۆی بەکاریان دەینا بەڵام ئێستا چێ جێگەی بنزینی گرتوتەوە تۆلۆوین مامۆستا تۆلۆوین جێگەی بنزینی گرتوتەوە چونکە بنزین لە کاتی لابردن و لە لەشکردنەوە لە کاتی توانەوەی ئەڵقەکەی کە ئەڵقەی بنزین دەتوێتەوە بەهۆی کردداری ئۆکسان ئاگادار بن گەردی ژەهرین بەرهەمدێنێت گەردی ژەهرین بەرهەمدێنێت لۆیە ڕێنمایی درا کە چیتر بنزین بەکارنەینین وەکو توێنەرە بێجەمسەرەکان بەڵام تۆلوین کەم ژەهرترە یعنی ئەوش هەر ژەهرە بەڵام کەم ژەهرترە وا باشترە لە جیاتی بنزین تۆلوین بەکاربینن بۆ وەکو توێنەرێکی مادە بێجەمسەرەکان کەواتە جەماعەت ئێمە دەتوانین ئێستا
بنزین بەکاربیێنی وەکو مادەیەکی بێجەمسەر مامۆستا بنزین وەخت خۆی بەکاردەهات وەکو توێنەری مادە بێجەمسەرەکان بەڵام گۆڕیانەوە بەچێ بە تۆلۆوینیان گۆڕیەوە چونکە تۆلۆوین کەم ژەهرترە. بۆچی بنزین وەکو توێنەری بێجەمسەر بەکاردێت چونکە بێجەمسەرە چونکە بەخۆی بێجەمسەرە لۆیە وەکو توێنەرێکی بێجەمسەر بەکاردەهێنرێ. تەمەشاکەن جەماعەت شتێکمان هەیە کۆمەڵەی C6H5 کۆمەڵەی C6H5 ئاگادار بە پێی دەوترێ کۆمەڵەی ڤەنیل پێی دەڵێن C6H5 لێکی بدەرەوە بنزین وەکو توێنەر گۆڕدرا بە تۆلۆوین لۆکی توێنەر نەما چونکە بنزین لە کاتی لابردن و لە لەشکردنەوە گەردەکەی دەئۆکسێت و گەردی ژەهرین بەرهەمدێنی بەڵام تۆلۆوین کەم ژەهرترە. شێوجی پێکاتنی ئەمانە بنووسە شێوجی پێکاتنی ئەم ئاوێتەیە بنووسە 4 ئەثیل 1 2 دوانە مەثیل بنزین ئەوەش واجبە بۆتان پرسیاری 45 حەلیکەن زۆر ئاسانە. بەم ئەندازەیە هاتینە کۆتایی ئەم وانەیەشمان تاوانێکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.